ئێمە باجی ئەم سەرکەوتنانەمان داوەتەوە کە ئەم جۆرە پرۆژانە ئێمە دروست دەکەین لایەن هەیە چاوی پێ هەڵ نایە و دەیانەوێ سزای سەرکەوتنی ئێمە بدەن لە جیاتی ئەوەی پاڵپشت بن، هاوکار بن، یارمەتیمان بدەن، چاو لە ئێمە بکەن و ئەوەی زیاتر خزمەتی هاوڵاتیان بکەن دێن هاوڵاتیان سزا دەدەن، موچەیان دەبڕن، بژێوی ژیانیان دەبڕن، بودجەی هەرێم ڕادەگرن و نانێرن. ئەمانە دەبوایە بە پێچەوانەوە بێت، دەبوایە ئێمە هەمومان کێبڕکێ لەسەر ئەوە بکەین چۆن زیاتر خزمەتی هاوڵاتیان بکەین، دەبوایە زیاتر چاو لە یەکتر بکەین چۆن زیاتر بتوانین بژێوی ئەو ژێرخانی ئابووری لە وڵاتەکەمان نەک تەنیا لە کوردستان لە شوێنەکانی تری عێراقیش باشتر بکەین. بەو ئەزمونە کەمەی کە ئێمە هەمانە ئێستاش ڕادەگەینم و ئامادەین، ئێمە ئامادەین کە ئەزمونی خۆمان بخەینە خزمەتی هەموو عێراق و لە هەر شوێنێک لە هەر پارێزگایەک لە هەر شوێنێکی تری عێراق ئەگەر پێویستیان پێمان بێت بۆ ئەوەی بزانن چۆن خزمەتی هاوڵاتیان بکەن ئێمە ئامادەین یارمەتیان بدەین.